لێبێت قوتابی خۆشەویستەکانی پۆلی حەوت قوتابی خۆشەویستەکان هیوادارم ئینشاءڵڵا تەندروستی هەمووتان زۆر باشە سڵاو و ڕێزم هەیە لە بۆ ماڵەوەتان قوتابی خۆشەویستەکان و هێواشەواش نزیک دەبینەوە لە بۆ ئیمتحانی کۆتایی ساڵ ئینشاءڵڵا ئێوەش بە ڕۆژانە پێداچوونەوەیەک بەوانەکان بکەن قوتابیەکان لەگەڵ من بڕۆن ئێستاش کتاب و دەفتەرەکانتان دەربێنن بابەیەکەوە پێداچوونەوە بەوانەیەکی تر بکەین لە بەشی چوارەم وانەیە چوارەم جێبەجێکردن لەسەر ڕێژەی سەدی قوتابی خۆشەویستەکان ئەوانانەی کە دەیخوێنێت طبعاً هەمویان زۆر گرنگە هەمووشیان پرسیارێک دەبن لە پرسیارەکانی ئیمتیحان ئاگادار بن هیچ شتێک ترکی تێدا نییە بڵێ ئەوەی بخوێنم ئەوەی نەخوێنم نا باشە قوتابیان با ئێستاش دەست بە وانەی چوارەم بکەین باسی چی دەکەین جێبەجێکردن لەسەر ڕێژەی سەدی زۆر جار لە ژیاندا پێویستمان بە بەکارهێنانی ڕێژەی سەدی دەبێت وەک داشکاندن لە فرۆشگاکاندا لە باتی خزمەتکردن لە خواردنگاکان و باجی کاڵام زاینچیا لە ڕۆژانە زۆر بە جوانی باسمان کردی ڕاهێنانمان حەل کردی ئێستا دیسان پێکەوە باسی دەکەین قوتابیان کتاب و دەفتەرەکان بکەنەوە دەفتەرەکانتان بکەنەوە لە پێشتان بی باشە بەکارهێنانی باوی ڕێژەی سەدی ئەمە داشکانمانەیە لە بڕی خزمەتمانەیە باجمان هەیە داشکاندن ئەمە دەڵێن داشکاندن بۆ نمونە دەچینە بازار لە دوکانێک دەڵێ 120 داشکانی کرد کراسێک بە 40,000 120 داشکانی لۆ کرد باشە ئەمە کولێکی دەینەوە لەوانەیە ئەو پیاوە سەرێکمان پێ دڵ هەتا دڵنیا بینەوە ئێستا بە خۆمان دەری دەینین بزانین دەبی چەندمان لێ وەرگری ئەگەر 120 تەخفیزی کردبوو داشکانی کردبوو کراسەکەش بە 40,000 بوو یعنی دەبی چەندمان لێ وەرگری ئەمە دەتوانین بە خۆمان دەری بینین باشە داشکاندن بڕی پارەکەیە بڕی ئەو پارەیە کە لە بەهای کاڵەکان دەردەکرێت بۆ هاندانی کڕین داشکاندن یاسایەکی هەیە نرخەکە جاران ڕێژەی سەدی داشکانەکە هەر سێ یاسایی داشکان و لە بڕی خزمەت و بات نەفسی یاسایان هەیە داشکان لە بڕی خزمەت بات نەفسی یاسایان هەیە لێرە بەس دەفتە داشکان لێرە دەفتە لە بڕی خزمەت لێرە دەفتە بات نەفسی شتا داشکان یەکسانە بە نرخەکە جاران ڕێژەی سەدی داشکانەکە نرخی کۆتایی یەکسانە بە نرخەکە کەم داشکاندنەکە هەردوو یاسامان هەیە یاسای داشکاندن لەگەڵ نرخی کۆتایی باش داشکان ئەوەش نرخی کۆتایی لە بڕی خزمەتیش هەمان شێوەیە لە بڕی خزمەت یەکسانە نرخی لیستەکە جاران ڕێژەی سەدی لە بڕی خزمەت دوا تێچوون یەکسانە بە بەهای لیست کۆ لە بڕی خزمەت نرخەکە یان بەهای لیستەکە کۆ لە بڕی خزمەت لێرە نەفسی شتە باجیش عینەن وەکووانە نرخ جاران ڕێژەی سەدی باجەکە تێچوون نرخ کۆ بات لە داشکان کەمە بەس لە بڕی خزمەت و بات کۆیە لە بڕی خزمەت لەگەڵ کۆ دواتێچوونەکانیان کۆیە لە بڕی خزمەت لەگەڵ بات دواتێچوونیان کۆیە بەڵام داشکاندن کەمە دواتێچوونیان نرخی کۆتایی جای نمونە یەکەم باسی چ دەکا فرۆشگایەکی دلوبەرێک فرۆشگای دلوبەرێک داشکاندنێک لەسەر کراسی هاوینە بە ڕێژەی 100 پێشکەش دەکات ئاشتی چەند پارە دەدات ئەگەر بیاوێ کراسێک بکڕێ کە نرخەکەی 45,000 دینار یعنی ئاشتی لە فرۆشگایەکی داشکاندن 100 داشکانی کردی ئەو فرۆشگایە کراسەکە بە چەندە بە 45,000 یعنی ئەگەر بە 45,000 بوو 100 داشکانی لێ بۆ کرد ئاشتی دەبێت چەند پارە بدات 100 لە 45,000 دینار ئەژمێر بکەم 100 دێکە لە 45 زانن 100 قورسا دەبی گۆڕین بۆ ژمارەی دەی ئەو جەجارانی بکەین 100 دێتە 0.10 جاران 4.5 باشە یەکسانە بە تەماشاکەن ئەو 100 دەیە دەفتە 0.10 جارانی 45 ئەفۆن 45 0.10 جاران 45 باشەوە هەتاوەکو خۆم لەو فاریزەیە ڕزگار بکەم ئەگەر جارانی دەت هەبوو ژمارەك بزانە دێتە چی ئەو فاریزەیە دێتە ئێرە دەفتە 4.5,000 دینار لۆ کە 0.10 جارانی 45 دەکەی باشە تەماشاکەن لێرە توکە ئەو فاریزەی دێتە ئێرە ئەو سفرە نامینێت کە سفرە فاریزێک دێنتە پێش تەماشاکەن لە جاران 4.5 لە 45 دەکە بۆ دۆزنەوەی داتێچوونی کراسەکە باشە ئەوە بڕی داشکانەکە بوو یعنی 4,500 دینار داشکانی لە بۆ دەکات لەسەر ئەو 45,000 بزانین دەکات چەند 4.5 لە 45 دەکە بۆ دۆزینەوەی دواتێچوونی کراسەکە زانین زان دەڵێتی دواتێچوون
یاسای دوات نرخی کۆتاییان دوات تێچوون فەرقی نییە بیان تەماشا بکەن نرخی کۆتاییەکە نرخەکە کەم داشکاندن زانین نرخی کۆتاییان دوات تێچوون دەکاتە چی نرخەکە 45,000 بوو 45,000 بوو کەم داشکانەکە چ بوو 4,500 دینار بوو باشە 45 کەم 4.5 دەکاتە 40.5 قوتابیان ئەگەر 4.5 لێ دەربینی دەکاتە 40.5 هزار دینار کاتە ئاشتی 4,500 دینار دەداتن باشە کاتەگەر ئەو کراسە بە 45,000 بوو چەندی لە بۆ دەینتە خوارە 4,500 لە بۆ دەینتە خوارە 45 4,500 شی لێ بینی نەخواری دەکاتە 40,500 باشە بزانین دەڵێتی دەتوانی سەتادە لە ژمارە ئەژمێر بکەی بە جوڵانی پارێزێک خانەیەک بۆ لای چەپ دەتوانی سەتایەک لە ژمارەیەک ئەژمێر بکەی بۆ جوڵاندنی پارێزە دوو خانە بۆ لای چەپ دەتوانی 105 لە ژمارەیەک ئەژمێر بکەی بۆ دۆزینەوەی بەهای نیوەی سەتادە لە ژمارەکە و کتێبینیەکە تەماشا بکە لە نمونەی دوم دێنە سەر دیاریکردنی لە بڕی خزمەت ئومێد لە خواردنگەیەک ژەمێکی خوارد بەهای لیستەکەی 42,000 دینار بوو دەبێت بڕی لە 115 لە بڕی خزمەت بدە ئایا چەند دەدا دوو ڕێگا هەیە لە بۆ ئێرەم ئەو ڕێگا باز دەکەین ئاسانترە تەماشا بکەن 115 دەکاتە 0.15 چونکە قورسە بە 100 حەلی بکەم دەیکەنە ژمارەی دەی 0.15 جارانی 42 لۆ یاسای لە بڕی خزمەت ئەهان دەڵێتی یاسایەکە یاسای لە بڕی خزمەت دەڵێتی نرخەکە جاران ڕێژەی سەدی لە بڕی خزمەت باشە نرخەکەمان چ بوو نرخەکە 42,000 بوو ئەدی لە بڕی خزمەت 0.15 بوو 0.15 جارانی 42 بکات دەکاتە 6.3 لە ماڵی جارانی بکە دەکاتە 6.3 کاتە لە بڕی خزمەت 6.3 دینار دواتێ چوون یەکسانە بەچی نرخی لیست کۆ لە بڕی خزمەت قوتابیان بات لەگەڵ لە بڕی خزمەت یاسای دووەمی کۆیە بەس داشکان یاسای دووەمی کەمە ئەگەدار چونکە لە داشکان دەبی کەم بکات بەڵام لە بڕی خزمەت ئەتوو شتێکی زیاتری پێ دەدەیت بات زەڕیبەیە دێتە سەر دوکانە تو دەبی پارەی زیاتر بدەیت لۆت کەم نابی باشە دواتێ چون یەکسانە بە نرخی لیست کۆ لە بڕی خزمەت نرخی لیستەکە چەند بوو 42,000 بوو کۆ ئەدی لە بڕی خزمەت لێرە دەرمانهینا چەند بوو 6.3 بوو 42 کۆ 6.3 دەکاتە 48.3 ئومێد 48.3 دینار دەدات کاتە ئەوەش ئەو بڕی خزمەتە بوو کە ئومێد دەیدات دیاریکردنی بات شیرین دەیەوێت تێکەڵکەرێکی کارەبایی بکڕێت نرخەکە 8,000 دینارە دەزانێت لە 106 بازی دەکەوێتە سەر ئایا تێچوونی ئەم تێکەڵکەرەیە چەندە 106 لە 8 دەدەی دەکاتە 0.06 لۆ چونکە 106 ئەگەر بیکەمە بە ژمارەی دەی 106 ئەگەر بڵێم 0.6 ئەوە ناتەسڵ لۆ چکە ئەوە 0.6 بەش لە دەیە بەڵام 106 دەبی بڵام 0.06 بەش لە 100 ئەوە بەشەکەی لە 100 قوتابیان ئەوانەمان زۆر باس کردی لە ڕۆژانە 0.06 جارانی هەشتایکە دەکاتە 4.8 باز دەکاتە 4.8 هزار دینار ئەدی ئەگەر بێت و دواتێ چوون بدۆزمەوە نرخەکە کۆ باجەکە نرخەکە چەند بوو 8 بوو کۆ باج چەند بوو دەرمانینە 4.8 بوو 8 کۆ 4.8 دەکاتە 4.8 کەواتە دواتێ چوونی تێکەڵکەرەکە بریتیە لە 4.8 هزار دینار ئەوە باتی دەکەوێتە سەر لە کۆتایی دەبی ئەوەندە بداتن قوتابیان ئەو ڕاهێنانەکانە هەموومان لە دەفتەر حەل کردووە تەمەشایەکی دەفتەرتان بکەنەوە ئەینە نمونونەکان حەل دەبی هەموومان حەل کردی دەفتەرتان لە پێش خۆتان بکەنەوە قوتابی خۆشەویستەکان وانی ئەمڕۆژ کۆتایی هات هیوادارم سوودی گەیاند بێ